قوڵکردنەوەی ڕووداوەکان خۆشەویستان وەکو قوڵکردنەوەی برین وایە. ئێستا ئینسان ئەگە برینێک بەدەستیەوەی بە شوێنێکیەوە بێ، خوای پەروەردگار ئەم مرۆڤەی وا دروست کردووە وردە وردە ئەم برینە خۆی ساڕێژ دەبێ. خڕۆکە سپیەکانی خوێن بە ئاگا دێنەوە قەتماغەیەک دەبەستن ئەو شوێنە بۆ خۆی وردە وردە بینیمانە هەمومان شوێنێکمان بریندار بۆ لە کاتی کارکردنەوەوانەدا. قەتماغەیەک دەبەستێ چینێک پێستی تازە لە ژێرەوە دێتەوە برینەکە فڕێدا. بەڵام ئەم برینە چەندە بچووکیش بێت، تۆ ڕۆژانە وەرە دەرزی لێ بدا، وەرە نوکە مەقەستێکی لێ بدا، وەرە چیلکەوتدارێکی لێ بدا، وردە ڕۆژانە خوێنی لێ دێری ئەی کا بە برینێکی پیس. ئەو برینە بچکۆلەکە شایانی ئەوە نەبوو سەبرت لێ بگرتە بە ئاسانی چارەسەر دەبوو، قەتماغەی دەبەست و کۆتایی پێدەهات، تۆ دەیکەی بە برینێکی پیس. ڕووداوەکانی ژیانیش وەڵڵاهی ئاوان برینداری لە بینی مرۆڤەکاندا هەر دەبێ. بەخوا هەر یەکێک لە ئێمە لەگەڵ نزیکترین کەسی خۆیدا کە ئەو هەموو ساڵە بە یەکەوە بووی عەجزیش دروست دەبێ لە بینی باوکو ئەولادا، لە بینی برا و برادا، لە بینی ژن و مێردا، لە بینە ماڵە خەزور و زاوادا. دەکرێت کە تۆ 30-40 ساڵ بە یەکەوە بی وەڵات دەمە بۆڵەش دروست بێ، عاجزی برینەکانی سەر دڵ دروست بن. بەڵام ئەگەر قوڵت کردنەوە هەموو ڕۆژە نوێت کردنەوە بە ئاوی لێبوردن تعقیمن نەکردن، نەت شۆردنەوە، نەت پێچان لەبەر چاود لا نەبردن، هەموو ڕۆژێ هەر چیلکەودار و نوکی مقەست و نوکی دەرزیل لێدا، ئەگاتە ئەو کارە ساتانێکی ئێستا بەداخەوە دایان بینین. ئەمە بەشی یەکەم کەسێک دەکوژێ و عەرزم کردن ڕاگەیاندنیش ترش و خوێشی پێوە دەکا. یعنی کەسەکە بێژەرەکە ڕاگەیاندکارەکە لەگەڵ ڕێزم بۆ ڕاگەیاندکارانی باش ئەڵێ هەنگی کلۆرەداری دۆزیوەتەوە زۆر بە تامەزرۆیەوە دەیجێڕێتەوە. وێنەکەی نەک جارێک 10 جار دەیهێنێتەوە سەر شاشەی تیڤیەکە و ناو مۆبایلەکە و پەیجەکە گەرمی دەکاتەوە، دەیهێنێتەوە بەر چاوت. ئەمجا ئەم پەیجە لەو پەیجەی وەردەگرێت وەکو ئەوەندە ڕووداوێکی خۆش بێ، وەکو ئەوەی کە ناخی مرۆڤی ویژدان زیندوی موسڵمان نەهەژێنێ کە ئینسان جار هەدەوێت ڕووبکە بەولاوە بۆ ئینسانی بەڕێزی وەکو جەنابتان بینەرانی بەڕێز یەکسەر دەبێ بڵێ هاوار کە یا ڕەبی خوا پەنامان بدەیت، خوا ڕەحممان پێ بکەیت، خوا لەو کارە ساتانە بمپارێزی.